بەڕێزانم کاتان باش دیارە بەهۆی ناجێگیری بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی یعنی وای لێ هاتووە بازار بە جۆرێک لە جۆرەکان دەتوان بڵێم دۆخێکی ناسەقامگیر دەبیندێت ئەوەی کە پێش ئەم بابەتە قسەم لەگەڵ هەندێک فرۆشیارا کرد هەندێک لەو دوکاندارانە یعنی باسییان لەوە کرد نزیکەی دە ڕۆژ و هەفتەیەکە بێت بازار و ئیشوکاریان بە تەواوەتی قفڵ بووە ئەمە لە کاتێکدایە ئەو هاوڵاتیانی کە دێنە بازاڕیش یعنی بە نمونە ئەگەر پێشتر هاوڵاتیە کاتی بێتە بازار بۆ نمونە 2 کیلۆ تەماتەی کڕێبێ ئەمڕۆ کیلۆیەک دەکڕێت و ئەمە لە کاتێکدایە ئەلبەت ڕۆژانە بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی نرخی شتومەک و کاڵاکان دەخەنە بازارەوە یعنی هەم نرخی فرۆشتن و هەم نرخی باڵێ ئەو دوکانانەی کە دەیکڕن و پاشان خۆیان دەیفرۆشنەوە بە هاوڵاتیان یعنی لە ماوەی ئەم دەڕۆژەیە ئەگەر بە نمونە باسی گۆشت بکەین نرخی کیلۆیە گۆشت ینی 3000 دینار بەرزبووەتەوە لە دە ڕۆژ بۆ 15 ڕۆژ پێش ئێستا کیلۆیە گۆشت ینی بە 15000 بە 16000 بوو ئێستا وای لێ هاتووە نرخی تەنها 1 کیلۆ گۆشت بە 90000 و 9500 لە هەندێک دوکان ئەگەر بۆ نمونە گۆشتی جوانت بوێ نرخەکە یعنی کیلۆیە گۆشت بە 20000 اینجا ئەوەی کە دەستەکەوێت دەمەوێت ئەمڕۆ ئەو نرخانە بخوێنمەوە کە چاودێری بازرگانی خسوێتی ڕوو ئەگەر بە نمونە لە مریشکەوە دەست پێ بکەین 1 کیلۆ مریشکی زیندوی گەورە ینی بە 2000 دراوە بە بابڵین فرۆشیاران و ئەوانیش فرۆشتوانەتەوە بە 2500 دینار هەروە نرخی بابڵین 1 کیلۆ ڕۆنی زەیتی بایعی 1950 دینار لە بازارە دەفرۆشێتەوە بە 2250 دینار یعنی ئەگەر بە نمونە چا نرخی 1 کیلۆ چا بە باڵین 12500 دینار دەفرۆشێت بە باڵین فرۆشیاران و مارکێتەکان و هەروە ئەوان بە 13000 دەیدەن بە هاوڵاتیان وەکو ئاماژەم بۆ کرد یعنی ئەوەی ئێستا کە هەیە لە بازارە هەم فرۆشیاران بازەوە دەکەن کە دۆخی فرۆشتن و بابڵینەوەی کە لە ڕابردووە بازار و ئیشوکاریان باشتر بوو لەگەڵ ئێستا زۆر فەرقی کردووە و هەمیش ئەو هاوڵاتیانی کە دێنە بازار وەکو پێویست کاڵا و شتومەک ناکردن تەنها دەگەر شتێک زۆر زەرور بێ ئینجادە ئەوان دەیکردن من لە هەردوو یعنی بابڵین هەم لە فرۆشیار هەم لە کڕیار دەپرسم بابزانین ئێستا دۆخی ناو بازاری شاری سێمانی چۆنە وەکو بازار کۆتایی پێ هاتووە ئەو گەڵایە خەڵک ناتوانین شت فرۆشێ خەڵک پارەی پێ نشکڕێ نای سعر زۆ گەڕا بۆ نمونە هەموو شتێک گرامە بڕاکە ئەو ئەم چی سەبەتاڵەکەی کردن ئێستا جاران بە سیپێ بستا بنەوە 5000 دەرا فەردێن و 23000 دەریشتە سەر هەموو شتێکرا نە کاسبی خۆم بڕۆشتا کیلۆ پیاز بە دووە کیلۆ کاو بە دوونیوە خەڵک پارەی پێ نییە خەڵک مەسی زۆر خراپە هەر کاسبی بازار بۆ بنێ و گەڵا هەسفر بووە ینی بۆ نمونە خەڵکەیە جارانەگە کیلۆیە با بڵین نووسیتە هەویری فەلافل بە 2000 ئێستا هەیە بڵین نیو کیلۆ بەرەیان کەم پێش خەڵگەڵی بە نیشێمە سعرمان زیاد نەکردو هەر بە 2000 بڕاکەی ئەو زەختەشمان لەسەر هەر بە 2000 ئەنای وای لێ تو ئێستا بیکەیت و نێکەیت وەکو یەکۆیە کاسبی هیچ شتێک نەماوە بڕاکەی خەڵک دێ نعید خستۆ ڕزانم پارەی پێ نەشتی پێنێ هیچی پێنە مەمزوو لە بەخوا هاوکاری بکەیت تێک هیچی پێنە ئەگە کارە پارە پێبی منەتی کەس نازانێت پارەکەی دەوەی کڕێ هەر 3-4 مانگە حەلێک زاوێران بە بۆنێ ئەو گەڵایشەوە هەر بێکزار بازار سفرە کابرا نایەتە بازار هیچی پێ نییە بۆچی بێ ئەوە نما ئێستا خەڵک پێشش علاقەی پێبی شت کڕ لێ خەڵک بە سەواکار ڕوە هەر هیچ بۆ ناکرێت ئێستا لەبانێتی یەکێک تێ وەرە بە سازاش نافرۆشی کاسبی نییە دوای کۆنتڕۆڵیشیان پێ کاکە لە دایرەی کارە باچە قەزاربی گرم یەک جیازێدا ئیگوژێنێتەوە تۆ فریای چیەکەی فریای مۆیداکەی فریای ڕیسەکەی فریای پارێ بازارەکەی پارێ بازاری خەڵک بی فریای چێکەی فریای شتێ ناکەی خەڵک تاو بێتاقەت بۆتەوە نانێ بۆ وەسعب گۆڕە بەڕاستی وەڵی ئینشاڵڵا گۆڕانکەر ڕووبە سیاری هەچی شت هەیە بەرز بۆتەوە هەتی شت هەیە سیاری گۆڕاوە جارانە زۆری فەرقە خۆتان موچە خۆرن باڵێ هەرەوە موچەی کە وەریەگریت عادەتەن بە دینار وەریەگری لە بەرامبەرە ئەمڕۆ بەهۆی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی شتومەک لە بازارە بە شوەیەکی بەرچاو گران بوو زۆر بەرز بووەتەوە بەڕاستی وای لێ تۆ موچەخۆر ئەمە ینی زۆر شکاوەتەوە بەسەر موچەخۆرە بەسەر خەڵکی فەقیرە هەتی شت هەیە بەرز بووە ینی موچە بەش ناکە اینجا لەگەڵ ئەوەشا بەش ناکە موچە لە کاتی خۆشیان دیگە موچەی کە وەریەگری بەشی پێداویستی مانگانەتانەکات
وەڵاهی ئەگەر ئاوا نەبووە و ئەوە گرانی نەبووایە باش بوو لە کاتی خۆیان بدرایە اینجا ساری دۆلارە شاوای نەکردیا و ساری شتەکان بەس نەبووە تۆ بەڵێ بەشی ئەکرد باش بوو ئێستا ناوەڵا بەش ناکات ناوەڵا پیان ناکەیت ئەبێ ئیتر ڕەزیلی بۆ بکەیت لە هەموو شتێکە لە هەموو شتێ بگریتەوە عادەتەن ئەمە پێداویستێکی ڕۆژانەیە مەسلەی تەماتەوە ئەوانە ینی کەمترین بۆ نمونە خەڵکەیە لە چیلۆ کەمتر بەرێت ئەڵەم هەیە پارەشی پێێ نەک نێو شیلۆکەی کە تۆ باسێکی هەیە کە سێری گیرفانێکم سوێن بە عیزەتی خوا بەزەیم بێت لە ناخۆ بۆ سووتێ پارەی پێێنێت چیلێری تەماتە بەچ 750 دینار ئەم جادەیە زۆر لە چاو شوێنانی کە زۆر باشترە ئەم جادێ جادی فەقیرە 750 ناری پێ نییە بیا بە چیلۆ باوەڕەکەی ئەڵە میوایتیا بووە توی نیکی لە تەمادەم بەرێ هیوارە دوو سەلک تەمادەم بەرێ پێگەی ئەمە هەمی لە نەبوونیە ئەمە بێلەوەی کە بۆ گەڵاگە خۆ پێش گەڵاگە شەرم شتا بووە پێگەی بە زۆری لەکەیەوە ئەم وەساڕویە وەڵی تر لەوەتەی گەڵا گران بووە زیاتر وەزاخرا بووە تا ئەمە کێشەیەر گەڵاشمان نیێکاک وەکو کارای لێ ئاڵا تا بۆ ڕیژەتی سمێڵی دەبانی هەتا بۆ ئاوەچی نانمان نامێنێ لە وڵاتێکی قەزا قەدەراین چی چارەسەرە ینی تۆکو هاوڵاتی ئەگەگە ڕائێکتە بێت ینی پێ دوایەم دۆخە بەچی چارەسەر وڵی بەڕێی من ڕوان ناکەم بە یەک سەرکردەی کورد چاک بێ ناگی عەرەبیش ئەبێ ئینگلیزی بێ سەر لە نوێداتامانکاتەوە وڵا بەڕێی منەوە چارەسەرە ئەژینە هەست کەسێ بێت لە سفرەوە دەست پێکاتەوە ئێستا ئەمانە تۆزی جیان خواردۆ تێرترن بەزانەیە بێت لە سفرەوە دەست پێکاتەوە هەم دیسانە بێت ئەوەش ناوێت خەڵکی خوارد باڕەبێ ڕۆژەی دوێنێ بای 50 شن نەفرۆش ئەو مشۆن داناوە بای 50 شن نەفرۆشراوە بەراورد بە با بڵین بە مانگێ پێش ئێستا تا چەند ئیش و کارتان کەس بوو وەڵا زۆر وەڵا سە ساڵ ئەیگەڵا لە سل و حوتەوانێ بۆ 69 زۆر زۆرە کولی دەرزانەیە کولی دەرزانەیە ڕستی ئێمە زگەی 10,000 چۆتە سەر ئەبێ بەگرانتر وەڵی گرانتر نافرۆشن وەڵا هەر بۆ سعەدەی فرۆشین کە فرۆشمانە پێشتر هەر بۆ سعەدە نافرۆشت خۆ ئەمە ئەتوانین بڵین پێداویستیەکە ینی بە حکمیەوەی کە جەو سارد بووە ئەبێ بازاری زۆر گەرم بێ این ڕەنگە لە ساڵانی ڕابردوو ئەم کاتانە بازار هەبوو بەس ناڵم ئەوتای کە گەڵاوە لاتەوە دابەزیوە بازار وەستاوە ناڕوە یەکش ناڕوە یەکشت ناڕوە یەکێک نییە لە پێداویستێ سەرەکیەکان یانی تۆ پێ دوایە هۆکارەکە هەر ئەوەیە کە بەهای دۆلار بەرامبەر دینار وای لاتووە نەڵە هەر بەهۆی دۆلارەکەوەیە پێشتر ئەیبی نەبوو پێشتر خەڵک هاوشتیە کڕی ئێساوی کە گەڵاشی بێ ناری بیگۆڕێ ئەوەی پێشێتی گۆڕیوەتی زەری کردووە ئارۆڵە هەسا هەمووی گەڵای کڕیوە گۆڕیوەتی زەری کردو هەرەمووی هەر هەموو گەڵاکان زەریان دوایە گەڵای کڕیوە بە 52 فرۆشتوێتی ئێستا بوو بە 6 بوو بە 6 ڕۆژی کڕی ئێستا بوو بە 69 گەڵا ئارۆڵە ئاوەی لاتوە بازاری وەساند و بازارێنە زۆر وەستاوە